ئێستا دکتۆر گەلک زۆر بووە ئەوە دڵخۆشکەرە یانیش ناکرێت دڵمان پێخۆش بکە ئەو هەموو دکتۆرە ئێستا هەیە بەڕاستی نەخۆش مەسەرن کە حاڵەتەکی هەیە نازانی کام دکتۆر هەڵبژێرێت لە هەر بابەتێک ئەوەندە دکتۆر زۆر بووە هەموو شتێک زۆر بووە هەموو شتێک زۆر بووە باشە دکتۆرە ینی ببوورە قسەشتم بڕێ بەس زۆر جاریش دەرەجەی تەڵەبەکەی دەبینین بەشی ئەوەی ناکە کە بچی لە بەشە پزیشکیەکان بخێنیتن بەس پارەی هەیە دەچی لە بە پارالێل دەچی دەخێنیتن یان دەچی تا کۆلێژە ئەهلیەکان ئەوە خراپە یانیش باشە بەڕای تۆ بزانە هەندێک کەس مەسەن جۆم لێ دەبی دەلێ دەبوایە بە پێی دەرەجە نەبوایە ئەگەر تەواو نییە ئەوەی نەوەت لۆ دەردەینی ئەوە ئەو کەسە نییە کە پەنجای دەرهینایە ئەوەی پەنجای دەرهینایە ئەم بەتەمە باسی ئەوانە ناکەم مەسەن هەی نەخۆش دەکەوی تووشی گرفتەی سایکۆلۆجی باسی حالەتە ئەوەکان ناکەم یعنی دەگمەنەکان کابوونە هۆ ئەو کەسە بەس یەکێک ئەگەر تااقەتی نەبی ڕۆژێ 2 سەعات ئەوەی کە 2 سەعات دەخینی دەگاتە ئەوەی کە ڕۆژێ 18 سەعات دەخینی 18 یا 20 ئەتۆ یەکێکت دەوێ ببتە پزیشک کە توانای خینەوەی هەبی توانای تێگەیشتنی هەبی تەبان بەبێ بێجگە لەو شتانە زۆر شتی کەش پێویستەوان باشتریشە ئەگەر حەزی لە وێنە کێشانبی خۆشنووسبی حەزی لە خوێندنەوەبی لە نووسین بیلۆ چکە ئەوانی ئێستا دەرچووی کۆلیژەکانن ناویان نازانن بەخوارە خێچ دەنووسن کوردی و عەرەبی نازانن بنووسە هودا نازانی هودا ناوەکی عەرەبیە کە دەنووسرێ دەبی بە عەرەبی بنووسرێ ناوە کە کوردی بوو ئیبراهیم دەبی بە ئیبراهیم عەرەبی بنووسرێ یعنی کە دەنووسی هەر ناوەکە نەرمین دەبێ بە کوردی بنووسرێ ناوەکە ئەوانی ئێستا نازانن زۆر خراپن بەگشتی ئاستی فێربوون کەم بوویتەوە تەبان ئەوە پاش کۆرۆناش خراپتر بوو لە هەموو جیهان وایە نەکە لای خۆمان بەس زۆر گۆڕایە یعنی لێرە پزیشک سەرەتا چەند دەوام دەکاتن ئەوانی کە تازە ئەدادەمەزرێن باوەڕ دەکەی لە مانگە چی 2 هەفتەوەیە کەمتر دەمە مانجی 1 ڕۆژمان هەبوو 1 ڕۆژ یەک جاری وە زیاتریش ئەوجا پرسیارەکەت کردە سەر ئەوەی ئایا ئەوانی ئێستا کەسم جوولێ نەبووە لە 90 کەمتری هەبی بستە کۆلێژی پزیشکی ئەویش ئەوەی کە 90 دەردەینی وە بە ئاسانی 90 دەرنایە بڕۆ دەربینە ئەگەر ئەتوو ئەوەی کە باشتەی وا بکەن ئەوەی کە گلەی دەکا بڵێ من گلەیم هەیە ئەمنی وەرناگرم با بچینەوەتەکەم لۆ دەرینی دەرنایە ئاسان نییە بە پارە دەتانن مەسەلەن پێنجی هەبی دەتانی بچی لە کۆلێژی پزیشکی گشتی ئەوە کێشەی تێدانە نەک ئەوەی نەوەتەکە ئەوەی 85 کەش ئەوەندە ئاسان نیە 85 بینی یعنی بەس 90 کەم نییە باشە